ڕۆداوێکی نەخوازراو لەسەر ڕێگەی دوکانڕانیە ڕوویدا کە بۆ هۆی گرگرتنی ئۆتۆمبیلێک و سووتانی سەررجەم سەرنشینانی ناو ئۆتۆمبیلەکە کە بریتی بوون لە 4 کەس کە ژن و پیاوێک و 2 منداڵ بوون و ڕێژەی سووتانەکان بە ڕێژەیەکی زۆر بووە و پاشان لەلایەن ئۆتۆمبیلی تەندروستیەوە هێراونەتە توبعادلی سلێمانی و ئێستا لە ژوورەوەن و ئێمە تا ئەم ساتە چاوەڕێی کە سوکاریانی کە پەیوەندیمان پێ بکەن بەڵام تا ئەم ساتە هیچ کەسە پەیوەندی پێوە نەکردوین و لەسەر خەتین لەسەر هەموو لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تر بۆ ئەوی لە ڕێگەی ژمارە ئۆتۆمبیل و جۆری ئۆتۆمبیل و هەروەها ئەگەر لە ڕێی کامێرەی بازگەکانەوانێ شێوەی ئەم کەسانە دەرکەوتە بێ بۆ ئەوەی بتوانین کە سوکاریان بدۆزینەوانێ و تاکو ئیجراعاتی زیاتر لەگەڵ بابەتەکەتا بکرێت.